وعليكم السلام. بخير بيت. خير برا چی دگه لنا زوی من بو هیچ ما بس که خراب ناتمنى او زاوية او چند سال او زاوية بخوم كي الله و خدمتي دكم و خلقي قوم دشموش رايدا کدا بی ام رازی نیمه دبیت بچینه دادگاه. باش. دادگاه کۆبوونەوەی هەیە بۆ چارەسەرکردنی کێشەی نێوان دوو کەس. بەڕێزی داوالێکراو ئەحرام ئەحسان بابی. جنابی دادور لدوی چند سالی گرامتەوە گوندی خۆم دەبینم ئەم بەڕێزە کە لەسەر زەوی منە دەکێڵێتن و من تاپۆ و موڵکی ئەم زەویم هەیە. جەنابی داواکراو منتەزەر وەلیە بابەتە. جنابی دادوار راستا برس احرام خوانی زاوية بەڵام من ڕێگەی پێ نادەم چونکە ئەو بوومەوە چەندین ساڵە ئەو زەویە بخۆم کێڵەوە ئەو خزمەتی دەکەم. ئەگەر هەر ئەوە بڕوات من داوای لێ دەکەم کە بۆ قەرەبوو بکاتەوە بە بڕی 20 ملیۆن دینار. جنابی دادور ئەمەم قبول نییە کە بەهۆی هەندێک هۆکار نهاتوومەتەوە و هیچ پارەیەکیش نادەم. فەرموو کاک منتەزەر. ڕاستە جەنابی دادوار بەڕێز ئەحرام خاوەنی زەویەکەیە بەڵام هەر کەسێک نیازی پاک بێت ئەوە یاسا پشتگیری دەکات. دوای گفتوگۆکردن و وردبینەوە لە بابەتەکە بۆمان دەرکەوت کە ئەحرام ئەحسان خاوەنی عەرزەکە بەڵام بەپێی مادەی 40 ساڵی 1950 ژمارەی 1145 دەبێ منتەزەر بەدیع پاداش بکرێت لەبەر ئەوەی بۆ ماوەی 9 ساڵ خزمەتی زەویەکەی تۆ کردووە و نیازێکی خراپی نەبووە دەبێت تۆش بە بڕی 15 ملیۆن دیناری عێراقی پاداش